بەڕاستی پێویستە ینی ئیتر حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان ئیتر پێویستە بەخۆیانە بچنەوە، ینی چەند ساڵە کە ئەچنە بەغا مافەڕەواکانی خەڵکیان هەر بەزارەکی لەسەر لەعنی لە بەرنامەیانە بوو ئەنیا بۆ پۆست و پلە و داواکاری حیزبی لەوێن پێویستە ئیتر ئەم داواکاریە بگۆڕن چونکە ئیتر ئەوەتە ببینین شەقامی عێراق یعنی بەهۆش هاتووەتەوە لە سەرکردەکان و لە گەندەڵکارانی قبول ناکات دڵنیا بن ئەو دۆخەی کە لە عێراق ئێستا بەڕێوە ئەشێ ئەو هوشیاری کە لە شەقامی عێراقیا هەیە ئیمڕۆ یاس بە ئێگاتە هەرێمی کوردستانیش بۆیە پێویستەکە سەرکردایەتی کورد بە تایبەتی پارتیۆکێتی کە زۆرینەی کورسیەکان و پۆست و پلەکانی بەغایان بەدەستەوە لە هەرێمی کوردستانیشە بەدەستیانەوە پێویستە بە ئەجندایەکی تر بڕۆنەوە بەغا پێویستە ینی تر داواکارەکانی خەڵک ینی ماف شایستە دارایەکانی موچەخۆران ناوچە دابڕاوەکان و زەویە داگیرکراوەکانی کوردستان ئەمانە بکرێتە بە ئەولەوێتی داواکاری کورد لە بەغداد پێویستە ئیتر بەخۆیانە بچنەوە ئیتر بەسە برسیکردنی خەڵک ئیتر بەسە بە تاڵانبردنی داهاتی کوردستان ئیتر بەسە تەسلیم نەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەنی کۆمپانیا نەوتەکانی عێراقەوە پێویستە ئیتر نەوت تەسلیم بکرێت چونکە پێویست ناکە ئیتر ئەمەنە خەڵکی هەرێمی کوردستان باجی هەڵە و کەم و کوڕی و سیاسەتی هەڵەکانی پارتیۆکێتی بدات دۆخی کە لە عێراق ئەگوزارێ بێگومان کاریگەریشی هەیە لەسەر هەرێمی کوردستان هەموو وەک پۆستەکان پۆستە سیادیەکان هەموو پۆستە ئیداریەکان و هەم پشکی هەرێمی کوردستانیش لە بەغدا دەبێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەخۆیاندا بچنەوە بە سیاست و ئەجنداکانیان بچنەوە بتوانین بە جۆرێ مامەڵە بکەن کە هاوڵاتی تاکی کورد باجی ئەو قەیرانانە نەدات کە ئێستا لە عێراق ئاگوزارێت ئەمە لە ڕووە کۆمەڵایەتی و ئابوووریەکەەوە لە ڕووە سیاسەکەشە پێویستە ئەمان خۆیان تۆکمەکەن تا چەند تۆکمە بن تا چەند یەکگرتوو بن تا چەند کۆک و تەبابن لە بەغداد زیاتر ئەتوانن مافی تاکی هاوڵاتی ئێمە بەدەست بێن بە پێچەوانەوە تا چەند ناکۆک بن هەم لە ناوخۆیان پەرتەوازا بن و هەمیش لە بەغدایە حسابیان بۆ ناکرێت.